ڕۆژانە دەیان هەزار کەس لێرە لە سنووری شاری تیوانە لە مەکسیکەوە دەپەڕنەوە ئەمریکا. لە نێویاندا دەیان ئۆکرانی هەن کە هیوادارن بتوانن لە ئەمریکا مۆڵەتی مانەوە وەربگرن. ئۆکرانیەکانی ئێرە یاخود پێشتر لە گەشت بوون و بەهۆی شەڕەوە لێرە گیریان خواردووە یاخود دوای شەڕ لە ئەوروپاوە بۆ ئێرە هاتوون. ئایرینا لەگەڵ کوڕە 14 ساڵانەکەیدا مانگێک پێش ئێستا ئۆکرانیای جێهێشت. داوای کرد ناوی تەواوی بەکار نهێنین. لە کیفەوە بۆ ئۆدیسا، دواتر سنوورم بڕی بۆ مۆڵدۆڤا، ڕۆمانیا، هەنگاریا، پۆڵەندا، ئەڵمانیا و ئیستاش مەکسیک و هیوادارم ئەمریکا. پیاوەکەی و باوکی لە وڵاتمانەوە تا ڕوبەڕووی داگیرکەرە ڕووسەکان ببنەوە. وتیان بۆ هیچ شوێنێک ناڕۆن، دەیانەوێت لە پێناوی وڵاتەکەماندا بجەنگن. دەسەڵاتدارانی سنوور ڕۆژی چوارشەمە ڕێگەیاندا ئایرینا و کوڕەکەی بێنانیەوە ئەمریکاوە. کچ و کوڕێکی ڕووسی هێندا بەختەوەر نەبوون، دژی بڕیارەکەی پوتنن بۆ داگیرکردنی ئۆکرانیا. بۆ سەلامەتی کەس و کاریان لە رووسیا داوایان کرد ناویان بڵاو نەکەینەوە. دڵخۆشین کە ڕێگا بە هاوڕێ ئۆکرانیەکانمان دراوە بێنە ژوورەوە، بەڵام ئێمەش یارمەتیمان پێویستە. بەرپرسێکی کۆچبەرانی مەکسیک دەڵێت چوونە ناو مەکسیک نەبوو ئۆکرانیەکان و نەبوو ڕووسەکان قورس نییە. زۆر ئاسانە بە فڕۆکەوە گەشتیارێک بچێتە مەکسیکەوە، ئەوە بۆ خەڵکی ئەوروپا زۆر ئاسانە. بۆ زۆر ئۆکرانی هاتنە ناو ئەمریکا قورس نەبووە، بەڵامەوانی دیکە کە ڤیزایان نییە مەسەلەکە تەواو جیاوازە. خۆبەخشێکی ئەمریکی یارمەتی ئاوارە ئۆکرانیەکان دەدات، بەڵام نیگەرانی ڕووسەکانیشە. بەڕاستی پێویستیان بە پشگیری ئێمە هەیە، ئەوان هیچ شوێنێکیان نییە بۆی بگەڕێنەوە، ماڵیان نییە و وڵاتیان نییە و مەترسی لەسەر ژیانیان هەیە. ئۆکرانیەکان لێرە دەڵێن بەردەوام خزم و کەسەکانیان لە ئۆکرانیاوە راپۆرتی ناخۆشیان بۆ دەنێرن. کڵێساکان، خانووەکان، دوکانەکان، مۆڵەکان، نەخۆشخانەکان، هەموو شتێک خاپور کراوە. ماریا خەڵکی شارێکی ئۆکرانیایە بە ناوی ئۆدیسا بەرپرسانی ئەو شارەی سەر دەریای ڕەش دەڵێن ڕووسەکان دەستیان کردو بە بۆمبارانکردنی خانووەکانیان. دایکم هێشتا لە ئۆدیسایە، داپیرەم لە ئۆدیسایە، هەروەها پورم. نزیکەی هەموو خزمەکانم لەوێن. کەمێک زیاتر بیر دەکەمەوە، زۆر دەگریام چونکە بۆ ئۆکرانیا زۆر خەمبارم. زۆر خەمبارم بۆ ئۆکرانیا. زۆر ئۆکرانی دەڵێن پێشوازی گەرمیان لە ئەمریکا لێکراوە، بەڵام ئەم ڕووسانە جارێکی دیکە بە ناومێتیەوە دەگەڕێنەوە تیوانە. ئۆکرانیەکان پێشوازی لەو هەواڵاکەن کە ئەمریکا ئامادەی وەرگرتنی 100,000 هاوڵاتی ئۆکرانیایە. وا بزانم زۆر باشە، 100,000 دەتوانن زیاتر بکەن، بەڵام سوپاس بۆ ئەوە. سوپاس. ئەم ئۆکرانیانە دەڵێن خوازیارن بگەڕێنەوە بۆ ماڵ و خانەوادەکانی خۆیان دوایەوەی داگیرکەران لە وڵاتەکەیان وەدەرنرا. بۆ مایک ئۆسەڵڤەن لەسەر سنووری مەکسیک و ئەمریکا، نامۆ عەبدوڵڵا.